سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پر پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە تەوبە دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم تەوبە چییە و مەرجەکانی چییە؟ گرنگی و گەورەی تەوبەکردن لە چیدایە؟ ئایا کاریگەریەکانی تەوبە لەسەر مرۆڤەکان چییە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم. تەوبە بریتە لە پەشیمان بوونەوە و گەڕانەوە و دەست هەڵگرتن لەو گوناه و تاوانانەی کە ئینسان لە ڕابردووە کردوێتی لای خوا پەشیمان بێتەوە، عەهد و وەعد بکات کەواکو جارێکی تر نەگەڕێتەوە سەریان و لاپەڕەیەکی سپی لە ژیانی بۆ داهاتوو دەست پێ بکە. ئەوە تەوبە بەواوتی. مەرجەکانی تەوبە ئەگەر تاوانەکە لە بینی عەبد و خوا بوو ئەوە سێ مەرجی هەیە: پەشیمان بوونەوە، دەست هەڵگرتن لە تاوانەکە، وازێنان لێی، نێتیشی وابێ جارێکی تر نەگەڕێتەوە سەری. ئەگەر حەقی مرۆڤ و بەشەرەکان بوو ئەوە لەگەڵ ئەم سێ مەرجە مەرجێکی کەشی هەیە، ئەویش ئەو حەقە یا ئەبێ خاوەن حەقەکە گەردنی ئازاکە داوای لێ بکە بیبەخشێ، یا ئەبێ ئەگەر شتێکی مادیە بۆی بگەڕێتەوە ئەو کات هینە بێ. بەڵام هەندێک لە زانایان بەپێی مەفهومی هەندێک ئایەت و فەرموودە یەک خاڵی کەشی بۆ زیاوەکەن، ئەویش ئەوەیە ئینسان ئەبێت لە داهاتووە چاکە بکە، چونکە ئیسلاحیش لە هەندێک لە تعبیری ئایەتە قورئانەکانە لە باسی تەوبە هاتووە. کاتێک کە باسی ئەو کەسانەکە کە کەتمی عیلمیان کردووە، إن الذين يكتمون ما أنزلنا من البينات والهدى من بعد ما بيناه للناس في الكتاب أولئك يلعنهم الله ويلعنهم اللاعنون. أو باسي تاوانك يعني كافرمي إلا الذين تابوا وأصلحوا وبينوا فأولئك أتوب عليهم. أواني التوبة عن كردوها شاكي أكن بدعي توبك أو شتاني شاردوان تو بياني أكن فأولئك أتوب عليهم. يعني بشوين توبك إصلاحي شيء ناو تابوا وأصلحوا وبينوا، يعني توبك أو مرجكاني تيايا أصلحوش تيايا أنجا بينوش يعني علاجي هلكان كردوا فأولئك أتوب عليه. أو بيناسي توبة أوش مرجكاني. توبة كردن واتا پشیمان بوونەوە یان وازهێنان لەو هەموو گوناه و تاوان و خراپە و خراپەکاریانەی کە مرۆڤ کردوونی، چێ بە زمان کردبێتی گوناهەکان یان بە دڵ یان بە هەر قاچ و وەلحاصل دەست و هەر ئەندامێکی تر کە ئینسان گوناهی کردبێ. ئەمە پێی دەڵێن ئەگەر وازی هێناوە پەشیمان بووە پێی دەڵێن تۆبەکردن. جا بەڵام ئەوە دێشە تۆبە چەند جۆرێکی هەیە. یەکێکیان تۆبەیەکە کە تۆبەیەکی سادەی پێ دەڵێن، کابرا هەر تۆبە دەکا و بەڵام زۆر دوایی جووی ناداتێت لەوانەیە پەشیمان بێتەوە، لەوانە بچێت سەر گوناهەکە. بەڵام تۆبەی ناسوح ئەوەی کە لە قورئانی پیرۆزە هاتووە کە باسەکە تۆبەی ناسوح ئەمەیە کە بە هیچ شێوازێک ئەم ئینسانە چێتە سەر ئەو گوناه و تاوانە. ئەمە پێ دەڵێن تۆبەی ناسوح، وەکو کە قورئانی پیرۆز ئاماژەی پێکردووە أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. لفرمي خوي پروردگار فرمان من پێدەکا کە ئێمە بگەڕێنەوە لە گوناهەکان، تۆبە بکەین، پەشیمان ببینەوە، بەڵام بە تۆبەیەکی نەسوح. نەسوح وشەی نەسوح وەکو زانان دەفەرمون لەوە هاتووە، یعنی نەسوح یعنی خەلووس، یعنی پاکی بکەیتەوە، پاک و خاوێن. چۆن هەنجین کە دێ لەو شەمع ئەوشتەکانی کە پاڵافەی دەکەی ڕاوی هەنجینەکە دەمێنێتەوە. ئەمە ئەو تۆبەکردنەش ینی ئەو ئینسانە وا لێ بکە کە پاڵافەی بکە و بە پاک و خاوێنی بێگەردی، وەکو زەمانی جارە چۆن کاتی خۆی ئەو ئینسانە هیچ گوناهێکی نەکردووە، هیچ تاوانێکی نەکردووە، کە ساەتی نەڕووشاوە، ئینسانێکی جوان بوو، ئینسانێکی پاک و خاوێن بووە. ئێستاش کە تۆبەکە دەکات و
واز دەهێنێ لەو هەموو گوناه و تاوانە و جەریمە و ستەم و خراپی کە کردوێتی بە هەمان شێوە دێتە سەدۆخی جاران لە لای خوای پەروەردگار و لە لای خەڵکیش. تۆبەکردن کۆمەڵێک مەرجی هەیە. ئەلبەتە ئەو گوناهانەی کە ئینسان دەیان کە دوو جۆرە گوناه هەیە. ئەو گوناهانەی کە لە بینی خۆت و خوای پەروەردگاردایە ئەوە پێویستی بە سێ مەرج هەیە. یەکێکیان وازهێنان لەو گوناهانە. یەکسەر کابرا مەسەلە تا ئێستا نوێژی نەکردووە دەستکا بە نوێژکردن. ڕۆژوو نەبووە ڕۆژوو بگرێت. مەسەلا غیبەتی کردووە وازی لێبێنە. بۆتانی کردو وازی لێبێنە. خیساڵ و خەسەتی ناشرینی هەبوو وازی لێبێنە. مەسەلا غەشی کردووە خیانەتی کردووە درۆ و دەلەسە و ستەم و خراپەی کردووە وازی لێبێنە. ئەمە مەرجێکیان. مەرجی دووهەم پەشیمان بێتەوە. مەرجی دووهەم یەکسەر قەلعکە و لەمە فێرم قەلع. یعنی ئەو گوناها کە ئێستا لەسەرەتی یەکسەر وازی لێبێنە. بۆ نمونە خوا نەخواستە مەسەل لە زوڵمایە ئێستا دەبێ واز لەو زوڵمە بهێنێ. یان گوناهی تری کردووە یان مەسەلا غیبەتەکە یان ئەو گوناهانەی کە بە زمانەکرد یەکسەر وازیان لێبێنێ. ئەو گوناهانەی کە بەدەستەکرێن یەکسەر وازیان لێبێنێ. لێدارە پێکدادانە شەڕە جیدارە مەسەلە شەڕە گێزیە وازیان لێبهێنێ. ئەو گوناهانەی کە بە قاچەکرێ مەسەلە دەچێت بۆ گوناهکردن بۆ زیناکردن بۆ مەسازە بۆ هەر گوناه و تاوان و دزی و هەشتێکی ئەو هایە یەکسەر وازی لێبهێنێ. قەلعیکە یعنی ئەگەر ئەوە ئەم یەکسەر واز نهێنێ مەنا ئەم گوناهەی تۆبەکەی سەحیح نییە. سێەم ئەمەیە کە عەزمی وابێ ئەلا یەعودە ئیلەیە بە قەراری قەتی جاری تر بۆ ئەو گوناهانە نەگەڕێتەوە. ئەگەر خوا نەخواستە یەکێ لەم شەرتانە نهاتە دی مانە ئەم تەوبەکردنە سەحیح و دروست نییە. ئەبێ دیسان تۆبە بکاتەوە لەو تۆبەی کە کردێتی. بەڵام ئەگەر هاتوو یەکێ ئەم شەرتانە هەموو هاتە دی پەشیمان بوونەوە لە گوناهەکان وازهێنان خێرا لە گوناهەکان و پاشان عەزمیشی وای بە جارێک هێنێسێتەوە. یعنی جارێک کە مەسەڵەن هەتا ئێستا نوێژی نەکردو تەواو بوو بە نوێژکەر هەتا ئێستا نوێژەکات هەتا ئێستا مەسەڵەن قسەی لەگەڵ فڵان کەسی نەکرد ئێستاسی هەمووشیانەکە سوێندی خواردووە کەفارەت سوێندەکەیدا ئەمە گوناه و تاوانە کەوا پێویستی بە کەفارەت و بەوانەیە یەکسەر دەچێ کەفارەتەکەیدا و دەستیان لێ دەکاتەوە. زەکاتی نەداوە زەکاتەدا. زوڵمی مەسەلا زوڵمی کردووە ئێستا نایکە. جنێی داوە ئێستا نایکە. شەڕی فرۆشتووە ئێستا نایکە. ئیشی خراپەی کردووە مەسە جگەرەی کێشاوە ئێستا نایکێشێ ئارەقی خواردووە ئێستا نایکە. تەواو ماناوە ئەمە پێڵام تۆبەی ڕاستەقینە. بەڵام ئەگەر گوناهەکە لە بینی خۆی و خۆی خەڵکی دابوو ئەمە گوتمان ئەم گوناهانە لە نێوان خۆی و خۆی پەروەردگاردا بێ پێویستی بەم سێ مەرجێ. بەڵام ئەگەر گوناهکردنەکە لە بینی خۆی و هەر خەڵکا بوو لە بینی خەڵکا بوو مەسەلا غیبەتی خەڵکی کردووە و شەڕی لەگەڵ خەڵکا کردووە جنێی پێداوە بوهتانی کردووە و زوڵمی لێ کردووە مەسەلا پاری لێ خواردووە قەرزی لێکردو نەیداوەتەوە یان مەسەلا مامەلەی تەواو نەبووە تیجارەت غەشی کردووە لە تیجارەتەکەدا مامەلەی تەواو نەبووە. ئەمە زائیدەن ئەم سێ مەرجە پێویستی بە شەرتێکی تریشە کەچی ئەوەیە ئەو ماڵەی کە خەڵک ئەو ماڵەی کە ئی خەڵکە خواردوێتی یەسەر ماڵەکی بداتەوە. مەسەلا بۆ نمونە دزی کردووە یا غەشی کردووە یەکسەر ئەو بە هێواشی تەمە ئەوش ئوسلوبی تایبەتی خۆی هەیە بە هێواشی بچی بیداتەوە. یان مەسەلا بڵێن جنێ بە ئەیچێک داوە بەچێگەنی ئازاکە غیبەتی کرد بەچێگەنی ئازاکە. بەڵام بۆ مەرجە ئەوەش کۆمەڵێک شتی تری هەیە. یعنی ئەگەر کابرا زیاتر لێشی گیر نەبێ یان مەسەلا بڵێن تووشی هەندێک دەمەدەمە و مەسائل شتی تر نەبێ ئەو کاتە ئەگەر وا بوو ئەوەش هەندێک حساباتی تری هەیە دەتوانێت مەسەلا غیبەتی کردو هەر بۆی پەڕێت یا ڕەبی خوا لە گوناهی خۆشبی پێی نەڵێ ئەگەر بزانێ ینی خراپتر دەبێ زیاتر کابرا یا مەسەلا بڵێن ماڵی خواردو دزی لێ کردووە زیاتر شکاتی لێ دەکات تووشی بەزمە ڕەزم ئەمانەیەکە ئەوە حساباتێکی تری هەیە دەتوانێت بۆ شێوازە تۆبەکان بکات. دیارە تەوبە لە زبانی عەرەبیدا بە معنای الرجوع عن المعصية کاتێک کەسێک تاوانێک کات گوناهێک کات سەرپێچێکی خوای پەروەردگار کات ئەگەڕێتەوە ئەوە پێ وترێت تەوبە واتە پەشیمان بوونەوە لە کارێک. جا لێرەدا بە معنای ئەوە نایە کە هەر کەسێک تەوبەی کرد ئیدی یانی تاوانی کردووە. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم تاوانی نەکردووە
هەنی دوو جار پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه و آله وسلم دوو جار ویستم تاوان بکەم خوا نەهێڵا تاوان بکەم دوو جار ویستم لە تەمەنما ویستم تاوان بکەم کە لە شوانی هابوومە گەنج بوومە خەڵک هەڵپەڕیوە ویستمە بچم بۆ ناویان کاتێ خەوم پیا کەوتووە خوای پەروەردگار خەواندومیەتی کاتێ خەبەرم بۆ تۆ گەرمای خۆری نیوەڕۆ خەبەری کردومەتەوە لەگەڵ ئەوەشدا تاوانەکەشی نەکردو تەوبەشی کردووە يعني لفرمودي صحيح دا پیغمبر خدا صلى الله عليه وسلم لصحيح بخاري دا ولا صحيح مسلم دا لفرمودي كان دا ابن عباس فرمي عبد الله كر عمر فرميت پیغمبر خدا كدانشتين مجلسي وابو صجار توبه يكرت صجار لفرمودياتو پیغمبر خدا فرمي من روج 7 جار توبه كم قرن بلا خوي پروردگار كواته توبه هرب معناه ونايه كار كسي كدي ترتاواني كردوه يدر گناهي جي كردو انجا توبه ابكات پیغمبر خدا توبه كردو پشیمان بوتو بلان بعام لا زاراوي زبان دا توبه بمعناي پشیمان بوونەوە وەگەڕانەوە دێت لە تاوانکردن و گوناهکردن کە ئینسان لەسەری بووە. پاشان دیارم تەوبە مەرجی خۆی هەیە. تەوبە هەر کاتێک تەوبە مەرجی خۆی تیا نەبێ تەوبەیەکی نوقسانە، تەوبەیەکە کە خوای پەروەردگار قبوڵی ناکات. چونکە ئێمە تەماشاکەین کەسێک ئەڵێن تەوبە کاوە گەڕێتەوە بەلای خوای پەروەردگار، یعنی وازی لە تاوانەکە هێناوە، یعنی وازی لە کارێک هێناوە کە خوای پەروەردگار پێی ناخۆش بووە، ئەچێ کارێکە کات کە خوای پەروەردگار پێی خۆشە. بۆیە تەوبە کۆمەڵی مەرجی خۆی یەکێک لە مەرجەکانی ئەوە ئیخلاص بێت، ئیخلاصی تیا بێ بۆ خوای پەروەردگار. من کاتێک کە تاوانێکم کردو گوناهێکم کردو ئەمڕۆ وازی لێنم لەبەر خوا وازی لێ بێنم. کەسێک ئەچێ بۆ دزی، ئەچێ بۆی دوکانێک بدزێ، کاتێک ئەچێتە لای دوکانەکە تەماشاکات کامێرە دانراوە تەسویریەکەن، ئەم ئینسانەکە پەشیمانە بێتەوە دزیەکە ناکە خۆمی ئیخلاصی نەبووە، تەوبەی نەکردووە لەبەرەوەی لە ترسی خوای پەروەردگار واز لەوی شە بێنە، بەڵکو کامێرەکەی بینیوە، کامێرەکەی بینیوە کە ئەوە بوو. یانە کەسێکە چێ مەسەلەن بۆ کارێکی خراپ بۆی ناگونجێت، شوێنەکەی بۆ ناگونجێت، قەرەباڵخەیەکە بەزمێکە شتێکی ئاوایە، لەو کاتەدا ئینسانە تاوانەکە ناکات، پەشیمانە بێتەوە. بەڵام ئایا لەبەرەوە پەشیمان بۆتەوە بۆ خوا یان لەبەرەوە پەشیمان بۆی نەگونجاوە، ئیخلاسەکە. کەواتە ئیخلاس لە تەوبەدا زۆر گرنگە. من مەرجێکی زۆر گەورەیە کە زانایان باسییان کردو. مەرجێکی تری تەوبە ئەوەیە کە ئەو ئینسانە پەشیمان بێ لەوەی کردوێتی. ناکرێت ئینسان تەوبە بکات لە کارێک کردوێتی، پەشیمان بێتەوە لە کارێکە کردوێتی، بەڵام پەشیمان نەبێتەوە لەوەی کە باسی بکە لە مەجلیسدا. ئاخر ئینسانی وایە کار و کردەوەیکی کردو ێستا وازی لێناوە، بەڵام هەموو جارێ بۆ خۆشی باسێکە لە من فڵان دزیم وام کرد، من ئافرەتم وا لێ کرد، من ئەوەم وا لێ کرد، یعنی شانازی پێواکات. کەواتە مەرجی دۆمی تەوبە ئەوەیە کە عولەمایانی ئیسلامە فەرموون ئەنەدب، ئەنی پەشیمان بیت لەوەی کە کردوتە، بە دڵیش پێت خۆش نەبێ کە ئەوەی لە ڕابردوودا کردوتە لە مەجلیسا باسیکەی ئینسان خۆی پێوە فشکاتەوە، پەشیمان بێتەوە و دڵی بە ڕابردووەکەی خۆش نەبێت، دڵیشی لای نەبێ، یعنی نەڵێ بەخوا ئێسش بۆم ڕێکەوێ بسی لێ ناپەڕێنم، نە ئەبێ ئەو ئینسانە بەڕاستی بە هەموو شێوازێک گوناهێکی کردووە، تاوانێکی کردووە، بەداخەوە ئەمڕۆ خەڵکێکەکەی پەشیمانە، بەڵام لە ناخەوە حەزی لێ تاوانەکە هەیە. خوای پەروەردگار لەو کەسانەمان بگێڕێکە هەر بەزار ڕخمان لە تاوان نەبێت، لە ناخیشا ڕخمان لە تاوان بێت. بۆیە بەڕاستی ئەوە زۆر گرنگە. مەرجێکی تر کە زانایان باسییان کردووە ئەوەیە کە بێجگە لە ئیخلاسەکە و نەدبەکە ئەوە ئیقلاع، یعنی دەست لەو تاوانە هەڵگرێت. ناکرێت ئینسان بڵێ من پەشیمانم لەوەی دزیم کردووە، بەڵام هەر دزیەکات، بەڵێ پەشیمانم لەسەرەوەی کە ماڵی خەڵکم خواردو، هەر ماڵی خەڵکە خوات، پەشیمانم لەوەی زینام کردو، هەر زیناکە خوا پەنامە. ئەمە باسی تاوانێکم بینی خۆت و خوا بێت، باسی تاوانێکم بینی خۆت و خوا بێ مەرجەکەن، کەواتە بێم ئینسانە دەست لەو کارە قێزەونە هەڵگری، ئەوە پێوترێتەوە بە بڵێ خوایەتەوە بە جارێکی تر من دزی ناکەم، شەو بۆی ڕێەکەکە بە دنیا تاریکە بە دزیەکە. ئەمە بەڕاستی ئەمە تەوبە نییە. پاشان ئەگەر حەقەکە بینی خۆت و خەڵک بوو، بینی خۆت و خەڵک بوو، ئەوە بەڕاستی پێویست بە مەرجێکی ترەکات. ئەویش گەڕانەوەی حەقە، گەڕانەوەی ئەو مافەیە. کەسێک ماڵی خەڵکێکی دزی بوو، حەقی خوا نییە، کە ئینسان تاوانێکی کرد بینی خۆی خوا بوو، بینی خۆی خوات تەوبە بکە و پێویست ناکە لای خەڵکیش باسی کات، تەوبە بکە و بگەڕێتەوە، پێویست ناکە نەبڕاتە لە مامۆستای ئاینی، نەبڵێ وەڵام من زینام کردو من جەڵدم لێدەن، مادام دەوڵەتی ئیسلامی نیە، بینی خۆی خوا، تاوانەکە بینی خۆی خوایە، بەڵام تاوانەکە بینی خۆت و خەڵکە بەڕاستی ئینساناوی بڕا بە کابرا گەردن ئازاکە. کابرایەکی داماوە لە گەڕێکێکدا پارەی دزراوە،
دزێک دزیوەتی دوایم پیاوە تەوباکە بینی خۆی خی پرگەر بەڵام ئەو ماڵی نەگەڕانەوە بە کابرا بێ ماڵەکەی بۆ بجارڕێتەوە حەقەکەی بۆ بجارڕێتەوە ئەگەر غیبەتی شتی کردبوو پێ بڵێ من غیبەتم کردووی ئێستا پەشیمانم تەوبەم کردووە ئەگەر مردە بوو دوعای خێری بۆ بکە هەندەی غیبەتەکەی کەواتە هەر کاتێک تەوبەکردن مەرجی تەوبەکردنی تێدا نەبێ لای خی پرگەر وەرناگیرێت. تەوبە لە چەندین ئاەت و لە چەندین فەرمودا دەربارەی گەورەی هاتوو. ئەوەنە ئاەتەکان زۆرن، ئەوەنە فەرمودەکانی پێغەمبەر زۆرن صلی الله عليه وسلم. بۆچی؟ چونکە ئینسان تەبیعەت و سروشتی وایە خوا نەوازعی چاکە و نەوازعی خراپەشی تیادا ناوە تایەتی بەلای چاکەشە و بەلای خراپەشە ئەڕوا. تەوبە بۆ ئەو عیلاج و چارەسەرێک کاتی ئینسان لایەنە خراپەکان زاڵە بێ بەسەر دڵ و دەروون و مێشکیا خراپە و تاوانەکان ڕێگە چارەیەک هەبێ بۆ گەڕانەوە بۆ لای خوا. بۆیە لەو فەرمودە صەحیحە کە پێغەمبەر فەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هەموو مرۆڤەکان هەڵە و تاوانەکەن، چاکترینیان ئەوەیە کە تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوا. خوا بە چاکترین ناوبرد. وە لە حەدیثا فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئێوە تاوان نەکەن خوای گەورە خەڵکانێک دێنێت تاوان بکەن بۆی داوای ڕێخۆشبوون بکەن و خوا لێیان خۆش بێ. لە حەدیثێکی کەی صەحیحە فەرمێ صلی الله عليه وسلم نمونەی ئەو کەسەی تەوبە ئەکا و گوناهەکا وەکو وایە کەسێک بەڕێگایەکە بڕوا هەرچی خواردەمەنی و ئاوشتی هەیە بە سەر وڵاخێکۆ بێ، بە کۆڵی وڵاخێکۆ بێ، وڵاخەکەی لێ بەر ببێ و هەرچی هەڵبدا بۆی نەگیرێتەوە. ئەوە نەمەویستە بێ و بۆی ناگیرێتەوە و شوێنەکەش چۆڵەوانەیە بۆی ئیتر هیچ ئەمەلی نامێنێ لە بن سێبەری دارێکە ئاچێ بۆ خۆی بکەوێ و بمرێ. لە کاتێکە تۆزێ چاوێ چێتە خەو سێرکە وڵاخەکە لە ڕاستەرە وەساو بە بار و ئاو و خواردنەکەوە لە خۆشی ئەوەنە لی تێکەچێڵێ خوایە تۆ عەبدی منی من خوای تۆم، یعنی لە تەوبەکە ئەوەنە لی خۆش ئەوە ئەفمێ ئەو عەبدە ئەو بەشەرە ئەو مرۆڤە چەند پێی خۆش ئالە و کاتی مەویسیە ئەو بارەی بەو خواردن و ئاوەکەەوە هاتۆ تۆ لای و هاتۆ تۆ بەردەسی کەم زۆر هەوڵیدا بدەستن بیلا تەشبی خوا لەوە زیاتر پێی خۆشە عەبدەکەی بگەڕێتەوە تەوبە بکە. بۆیە تەوبە بە چەندین شێوە لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر گەورەیەکەی، لەسەر ئەنجامەکانی، لەسەر ئەوەی کواکو تەوبە سروشتی ئینسان وایە بێت تەوبە بکە. ئینسان خوای گەورە تەوبەی لێ قبوڵەکە هەتا ئەو ڕۆژەی کواکو خۆر لە مەغریبەوە هەڵدێ پێچەوانە هەڵدێ، هەتا ئینسان ئەگاتە کاتی غەرغەرە و ئیتر خەریکی گیان لە دەستدا تا ئەو کاتەش خوای گەورە تەوبە لە ئینسان قبوڵەکە. ئەگەر ئینسان تاوانەکانی پڕی هەموو ئاسمان و بگاتە هەورەکانەوە زۆر بێ بگەڕێتەوە بۆ لای خوا و پەشیمان بێتەوە خوا لێی خۆش هەبێ. پێغەمبەری خوا لە حەدیثێکی صەحیح باسی و کابرامان بۆ کاکە 9 کەسی کوشت بوو، دوای پرسیاری لەو زانای تری کرد، ئەویش جوابێکی معقولی نەداوە، ئەویشی کوشت بوو بە سەد چۆن چوو بەلای زاناکەی کە وتی خوارد تەوبەت دێ قبوڵەکە و کابرا تەوبەی کرد و بەس داوای لێ کرد ئەو زانەکە ئەم ئەرزە بەجێ بێڵێ. دوایی لە ئەسنای ڕۆشتنی بۆ بەجێ هەڵانێ و ئەرزە لە ڕێگەکە مرد و وەفاتی کرد. و حەدیثەکە تەفاسیلەکەی فەرمێ کە فریشتەکان هاتن هەریەکەیان فریشتەی عەزاب و فریشتەی ڕەحمەت دوای بەوە کۆتایی هاوکەوە ئەم لە ئەرزی تەوبەکەەوە نزیکترە بۆیە بەلای ئەویانە شکاوەکەواکو خوا لێی خۆش بوو. ئەمە بۆچی باسەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی ئینسان تووشی مەویسی نەبێ، تووشی بێئومێدی نەبێ، بۆ هەرچەند تاوانبار بێ مادەم ئەم بزانێ خوایەکی هەیە قیامەتێک هەیە محاسبەی تیاکری خوا لێی خۆشە بێ. بەڵام لە بیرمان نەچێت لە پێناسی تەوبەکەوە لە مەرجی تەوباوتمان ئەگەر حەقی خەڵک بوو ئەبێ یا بدرێتەوە ئەگەر لە دنیا توانرا، ئەگەر نەتوانرا لە قیامەتا بە شێوە گەبێ عیلاج بکرێ یان خاوەنەکەی بیبەخشێ و لێی ببووری. بەڵام حەقی خوا ئەو خوای گەورە خۆی ڕەحمان و ڕەحیمە و لێبوردەیە. بەڵێ تۆبەکردن ئەلبەتە ئێمە ئینشەڵڵا کە سبێنی مانگی ڕەمەزانە یەکێک لە پیرۆزیەکانی مانگی ڕەمەزان ئەمەیە، یەکێک لە گەورەیەکانی مانگی ڕەمەزان لە خۆشی لە پیرۆزی لە سەعادەتی ئینسان کە دەکرێتە مانگی ڕەمەزان ئەمەیە کە لەو مانگەیە تۆبە بکات. ئەو گوناه و تاوانە کە پێشتر کردێتی ئەو هەموو خراپەیە، ئەو هەموو جەریمەیە، ئەم هەموو زمانی
لە خەڵکی بەرداوە بەدەست ئەزێتی خەڵکی داوە ئازاری خەڵکی داوە خەڵ لە دەستی سەلامان نەبووە ئەوەی کە لە مانگی ڕەمەزانە تۆبە بکات پەشیمان بێتەوە ڕووکاتی خۆی پەروەردگار یا ڕەبی خوا من پەشیمانم خوایە من جارێکی تر ئەبەدەن بە هیچ شێوازێک ناچمە سەر ئەو گوناهانە. جا پیرۆزی مانگی ڕەمەزان کە ئیشەڵڵا خۆی پەروەردگار تەمەنمان بدە هەمومان لە خزمەت ئەو مانگەدا بین و ڕۆژەکان بە ڕۆژوو بین شەوەکان عیبادەتی تیا بکەین ئەوەیە کە دائیمەن تۆبە بکەین. جا فەضلی تۆبەکردنیش ئەوەیە بەڕاستی وەکو لە فەرمودەی پیرۆز هاتووە پێغەمبەر خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم دەفەرمێ من لە ڕۆژێکە لە فەرمودەیەکە دەفەرمێ 100 جار تۆبە دەکەم لە ڕیوایەتێکی دەفەرمێ لە ڕۆژێکە 70 جار تۆبەی دەکەم. بزانە ئەم پێغەمبەرە سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کە ئەگەر تۆبە ئەوەندە گرنگ و گەورە و پیرۆز نەبێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوناهیشی نەکردووە بزانە یعنی ئەوەندە جوان و چاک و پیرۆز و ئینسان بەڕاستی دەخاتە ناو سەعادەتمەندی و لەگەڵ خۆی پەروەردگارە ئاشنا دەکاتەوە کە تۆبە بکات تۆبەکردنەکەی. لە فەرمودەیەکی ترە هاتووە کە دەفەرمێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ تۆبەکردن وەکو ئەمە وایە کەسێک وڵاخێکی پێبێ دەفەرمێ وڵاخێکی پێبێ بچێ بۆ سەفەرێک یانی وڵاخێکی پێ و هەندێک زات و زەخیرە و خواردن و ئەو شتانەی خۆی پێداویستی ئەچێتە لە ڕێگاکە زۆر ماندووە بێ ئەنواعی سەحرا و ڕێگا و دۆڵ و ئەمانەی بڕیوە دەچێت لە شوێنەکە دڵبا بەحەسێمەوە دەچێتە مندارێک دەفەرمێ دەچێتە بندارەکە بۆی کە ئیسراحەت بکە کاتێک خەوی لێیەکەوێ سێرەکە وڵاخەکەی کە ئەم هەموو خواردن و توێش و شتانێک کە پێیەتی ئاو و توێش و ئەمانەی پێیەتی لە دەرتەشی کاشی بە کاشی و قاقڕایە دەفەرمێ کاتێککە هەڵدەسێ سێرەکە وڵاخکە نەماوە ئەی خۆی پەروەردگار چی لێ هات تەمەشا دەکا سەحرا نییە بە هیچ شێوازێک نایدۆزێتەوە. دوایی دەفەرمێ لەم کاتردا پێغەمبەری خوا دەفەرمێ سەڵ دەفەرمێ لەم کاتردا کە ئەم پیاوە هەر لە خەفەت و مەراقە و هەڵدەسێ و دەگەڕێ و دەسوەرە و هیچ وڵاکە نابینێتەوە لەم کاتەدا دەفەرمێ کاتێکە زانێ لە خەفەت و مەراق و ئەمانە وەنەوزەی بردوێتەوە لە کاتێک کە سێرەکە چاوی هەڵبڕی سێرەکە وڵاخەکە هاتوێتەوە بە ئەو بار و بنەی کە پێشەوێتی ئەم پیاوە دەفەرمێ ئەوەندە خۆشحاڵە بێ بە هاتنەوەی ئەم ماڵاتە لەگەڵ خواردن و خواردنەوەکە ئەوەندە خۆشحاڵ دەبێ لە خۆشییانە دەڵێ چی دەڵێ ئەی خۆی پەروەردگار تۆ عەبدی منی من خوای تۆ لە خۆشیانی ئاوا دەپەشۆچێ ئەو هەلی بەسەر لێ. جا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ ئەم بەندەیە چەندە لە خۆشی ئەمەی کە ئەم خواردەمەنی و وەڵا خوشتەکەی هاتوێتەوە لە خۆشی ئاوا دەپەشۆکێ ئەو کەلیمەیە دەڵێ دەفەرمێ خوای پەروەردگار لله ئەشەد فرحا بتوبەتی هذا الشخص دەفەرمێ خوای پەروەردگار زیاتر و زیاتر خۆشحاڵ دەبێ بۆی کە عەبدەکەی خۆی تۆبێ کردوێنی خوای پەروەردگار زیاتر فەرەح و خۆشی بۆ دێ لەو بەندەیە بە هاتنەوەی خواردن و شتەکانی. دیارە گرنگی و فەزڵی تەوبەکردن لەوەدایە کە تەوبەکردن کارێکی کاتی نییە ئینسان بیکا و دوایی نەچێتەوە سەری بەردەوام لە مەدە العومرە ئینسان پێویستی پێیەتی. یا ئەیها الذین ئامنوا توبوا إلى الله ئەو کەسانی ئیمانتان نەوە تەوبە بکەن و بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. سەحابەکان لە ناو یەکتریدا ئەوەندە تەوبەیان بەلاوە گرنگ بوو ئەیان فەرموو بادانیشین سەعاتێک ئیمان بێنینەوە تەوبە بکەینەوە بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. بۆیە قورئانیش ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئانی خوای پەروەردگار بکەین قورئانە فەرمێ کە باسی هەندێک کار و کردەواکە ئەفەرمێ إلا الذين تابوا کە تەوبەیان کردو وآمن وعمل صالحا فعسى أن يكون من المفلحين ئەو کەسانی کە ئیمانیان تەوبەیان کردو و ئیمانی ناو کردەوەی چاکیان کردو ئومێد دەکرێت لەو کەسانە بن کە خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتدا سەرفرازێنە. کەواتە گرنگی تەوبەکردن و گرنگی پەشیمان بوونەوە وەکو گرنگی خۆشوەردن وایە بۆ ڕێچێکمان هەنی ئینسانێک
کاتێک کە لاشەی دەرەوەی چڵکن ئەبێ لاشەی دەرەوەی پیس ئەبێ ئەگەر بەڕاستی ئەم ئینسانە خۆی نەشوە چڵکنە بێت بەڕاستی لە ناوی ئینسانیش ناخی ئینسانیش ڕوحی ئینسانیش بەردەوام پێویستی بە شۆردن هەیە پێویستی بە پاڵەفتە هەیە پێویستی بە گەڕانەوەیە پێویستی بە تەوبە هەیە بۆیە بەڕاستی چەندە حەمام بۆ شۆردنی ئینسانەکان گرنگە ئەوەندەش تەوبە بۆ پاکبوونەوەی ناخەکانمان گرنگە بۆیە تەوبەکردن کارێکی زۆر گرنگە قورئان لە زۆرێک لە ئاەتەکاندا ئیشارەتی پێکردووە لە زۆرێک لە ئاەتەکاندا بە ئیمانداران ئەڵێ بە موسڵمانان ئەڵێ ئەی خەڵکینە تەوبە بکەن و گرنگی ئەو تەوبەکردن پێغەمبەری خوا فێرمانەکات یا ئەیوهە الناس ئەی خەڵکینە توبوا إلى الله واستغفروه توبة بكرن توبة بكن بقرنوا بلاي خواي پروردگار فإني أتوب إلى الله في اليوم 100 مرة من للروجك ده صدنا جار للروايتك كارزم كردن 7 جار من توبة أكم خواي پروردگار توبة زور بيخوش يعني خواي پروردگار پیغمبري خوا فرمي خواي پروردگار أونده توبة عبدكي بيخوشة وكو كزيكي إيوا سواري بێسترێک سواری ئەسپێک و شتێک بوو بێ بە شوێنێکی چۆڵیدا ئەڕوا بار و هەموو شتێکی لەسەر ئەوەیە کە خەبەریە بێتەوە نە بار ماوە نە نان ماوە نە ئاو ماوە ئینسانە بە چی بژی کاتێک کە ئەوەندە ئەگەڕێ بۆ ئەم بار و نانە خەوی پیاکەوە لە هیلاکیە پێغەمبەری خوا فەرمێ ئەم ئینسانە کە خەوی پیاکەوە ئاوا خەبەری بێتەوە سێرەکە وشترەکەی بە بار و نان و ئاوە لە پاڵیایەتی ئەم ئینسانە چەندی پێخۆشە خۆی پەروەردگار ئەوەندەی پێخۆشە و لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆی پەروەردگار الله يبسط يده بالليل ليتوب مسيء النهار ويبسط يده بالنهار ليتوب مسيء النهار خۆی پەروەردگار بە ڕۆژ کاتێک ئینسان تاوان و گوناهەکە بەشەو دەستی ڕەحمەتی خۆی بۆ ڕاخاکە بێ پەشیمان بێتەوە بەشەو بەیەکێک بەشەو تاوانەکە خۆی پەروەردگار بە ڕۆژ تاوانەکەی لێ قبوڵەکات بۆیە تاوان تەوبە ئەوەندە گرنگە هەتا ڕۆژی قیامەت خۆر لە خۆر ئاواوە هەڵدێ دەرگایەکەیە کە دەرگای تەوبەیە داناخرێت ئەمە گرنگی تەوبە و عەزەمەتی ئەو کارەمان بۆ دەرەخا کە ئینسانی بڕوادار بەردەوام ئەنجامی بدەن. تەوبە کاریگەری بە دوو وەکو لە ئاراستەیە یەکێکیان لەسەر تاک وەکو شەخصە تاوانبارەکە کەو ئینسانە تەوبەکە ئەبێتە خۆشەویستی خوا دەست لە گوناه هەڵەگرێ ژیانێکی چاک دەست پێەکە دڵ و دەرونی ئاسوودە ئەبێ لەگەڵ دەوروبەرە مامەڵەیەکی ئیجابی و چاکەکە ئەم پێشتر کە عنسوورێکی خراپبووە بێتە عنسوورێکی بەسوود لە کۆمەلگاکە بۆ قیامەتیشی خوای گەورە ئەگەر تەوبەیەکی ڕاستەقینە بێ لێی خۆشە بێ و لێ ئەبورێ بەنسبەت کۆمەلگاشەوە ئەگەر خەڵکە تاوانبارەکان هەمویان یەکەیەکە لە شوێنی خۆیانە هەر کاتێ هەڵەیە تاوانێکیان لێ وەشایەوە پەشیمان ببنەوە تەوبە بکەن ئەو کۆمەلگایەکی ئارام کۆمەلگایەک ئاسایش و خۆشی باڵێکێشێ بەسەریا برایەتی و محەبەت زاڵە بێ بەسەریا ئاژاوە و ناکۆکی و مەشاکل کە خەڵک هەراسانەکە ئەو مەشاکلانە لە ناو کۆمەلگا نامێنێ هەموو جۆرە شتێکی خاڵێکی ئیجابی و چاک لەو کۆمەلگا بەدی ئەکرێ و هەموو خاڵێکی سەلبی و خراپ نامێنێ و دوورەکەوێتەوە لەو کۆمەلگا چ لە ئاسی خێزانێکا بێ لە ئاسی گەڕێکێکا بێ شارێکا بێ وڵات و مەملەکەتێکا بێ بۆیە تەوبەکردن سوودی بۆ تاکیشەیە سوودی بۆ کۆمەلگاکەشەیە چکە کۆمەلگا لە تاکەکان پێک دێ ئەگەر تاکەکان هەمویان ئینسانی چاک و ڕێک و پێک و دروست بوون تەندروست بوون کۆمەلگایەکی تەندروست پێکێنن ئەگەر تاکەکانش هەمویان کەسی خراپ و نەشیا و هەرچی کردەوەی خراپ و نەشیا و هەیە لیان بۆشێتەوە ئەوە زەرەر بە خۆیان و بە کۆمەلگاکەشیان ئەگەێنن بۆی سەرەکی کاتێک کۆمەلگایەک پیاوکوشتنی تایە خۆ کەسە بۆ خۆی تاوانبارە بێ پیاوە کوژێ بەڵام کەسێکیش لە بەرامبەرا دەکوژرێ ئەمن و ئاسایشیش لە شوێنەکان نامێنێ هەموو خەڵک ترسی بۆ دروستە بێ کەس دڵنیا نابێت لە خۆی و لە ژیانی خۆی و لە ماڵ و سامانی خۆی لە شەرەف و ناموسی خۆی لە کیانی خۆی لە شەخصیەت و عرزێتی خۆی بەڵام ئەگەر خەڵکان
بەو جۆرە بوون کەواکو یەکەم جار تاوان ناکەن ئەگەر تاوانیشیان کرد پەشیمان ئەبنەوە معناوە کۆمەلگایەکی بەختەوار ئاسوودە دوور لە هەموو تەنگ و چەڵەمە و مەشاکیل و گرفتێک دروستە بێ. کاریگەری تەوبەکردن ئەمەیە کە بەڕاستی ئەو ئینسانە بەهۆی گوناه و تاوانە خۆی ناشرین کردووە، کەساتی خۆی لەدەست داوە، شخصیەتی خۆی ڕوشاندووە و لەوانەیە مەسە بە هەندێک گوناهکردن ئینسان هەڕی سوا دەبێت، بە تایبەتی زوڵمکردن و خۆتان دەزانن، بە تایبەتی هەندێک گوناهی تر وەکو زیناکردن و قەتل و خەڵک کوشتن و ئەمانە. جا بۆی وا هەیە هەر لەو منتقەیە سەری خۆی هەڵدەگرێ، سەری خۆی هەڵدەگرێ، وەکو ئەوە لە حەدیثێکە کە هاتووە دەفەرمێ کابراەک 99 نەفەری کوشتە بوو، 99 نەفەری کوشتە بوو، دوایی ضەمیری مرتاح نەبوو، زۆر پەشیمان بوو، وتی یا ڕەبی خۆیان من زۆر پەشیمانم بەڵام چارم چییە؟ دەڵێ چوو بەلای کابراەک هەر خوێندەوارێکی وەکو دەڵێ هەندێک خوێندەواری هەبوو پێدەڵێن ئابیدێک علمی نەبوو، وتی ئەی کاکەجا من 99 نەفرم کوشتووە تەکبیرم چی؟ ینی من چی بکەم باشە؟ دەڵێ کابراکەش نەیدەزانی کە شەرتی تۆ بۆ چ بکە و ئەمانە، وتی وەڵا کاکەجان تۆ بەڕاستی 99 نەفرت کوشت بێ هەر لێم دوورکەوە، تۆ زۆر گوناهبار و تاوانبار و خوا ڕووی ڕەش کردووی جارێککە نزیکی من نەکەوێت. دەڵێ کابرا ڕقی هەڵسا یاسا گوتی کورە بەخوا ئەمە دەری نایێنێ، یەسەر ئەویشی کردی بە 100 نەفەر، بەڵام کە ئەم کارەشی کرد هەر زۆر نامرتاح بوو. دیسە هەستا پرسیاری کردەوە لێرە و لەوێ وتیان کاکە بڕۆ عالمێک هەیە لە فڵان شوێن لە فڵان شار کە بێدەڵێن شاری گوایە بوسڕا بۆ لە شام بچوو بۆ ئەوێ، ئەڵە چوو بۆ لای ئەو عالمە خوێندەوار بوو تەم ئەو دەیزانی کەوا تۆبەکردن بەڵێ ئینسان دەتوانێت تۆبە بکەوە پەشیمان بێتەوە هەر چەندە گوناهیشی هەبێ 100 نەفەریش کوشتە بێ. وتی کاکە بەس لێرە مەمێنە، چکە تۆ لێرە شخصیت ڕووشاوە کەساتی نەماوە 100 نەفەرت کوشتووە، بڕۆ بۆ وڵاتێکی پێگوت ئەویش کە لەو وەکو باسەکە لە مەنتیقەی بینی شام و سعودیە و ئەوانەدا بووە، بڕۆ بۆ ئەوێ نابێت لێرە بمێنی، یعنی وەکو چۆن ئێستا دەڵێن مەنفیکردن، جاری وا دەڵێ کابرا مەنفیەکەن لەو مەنتیقە ناهێڵێ، هیوا مەسەڵ کەسێکە کوژێ وا باشە لەوێ نەمێنێ، یان زیناکە کە سەری خۆی هەڵەگرێ ڕووی خۆی ڕەشەکە دەڕوا بۆ شوێنێکی تر. جاڵێ کابرا لە ڕێگادا بوو کە بچێ بۆ ئەوێ خۆی ئەجەلی هات خۆی تەعالا مەلایکەی نار کە ڕوحی بچێش. جا بە کورتی دەڵێ مەلایکەی ڕەحمەت کە لە بەهەشتەوە دێ گوتی ئێمە ڕوحی دەشێشین چکە تۆ بێ کردو، مەلایکەی عەزابی دایانگوت ئێمە نەخێت چکە ئەمە هێشتا نەگەیشتوتە ئەو جێگایە تۆبەکەی لە قبوڵ بێ، ئێمە دەیبێن بۆ جەهەنەم. الحاصل ئەو تەفسیلاتێکی بەڵام بە هەر حاڵ دەڵێ دوای لە ئاخیرا کە کێشان پێوایان ئەو عەرزە مادام تۆبەی کردبوو، مادام تۆبەی کردبوو ئەم پیاوە لە گوناه و تاوانەکانی هێشتا نەگەیشت بۆ ئەوێ، خوای تەعالا فەرمووی حواڵەی بەهەشتیکە. جا ئەمە بەسم ئەمەیە جاری وایە ئینسان بە هۆی گوناهکردن و ئەوە بەڕاستی دەبێت ناچار ئەو مەنتیقەیە بەجێ بهێنێ. جا ئەمە مەسم تۆبەکردن شخصیت بۆ کەسە دەهێنێتەوە، ئەو ئینسانە جوانەکاتەوە مادام تۆبەی کرد و پەشیمان بوو. ئەوە خاڵێکی تر دەفەرمێ ئەو گوناه و تاوانانە کە کردوێتی هەموو دەبێتە نقطەی ڕەش لەسەر دڵی ئەو ئینسانە. بە نەفسی تۆبەکردنەکە دەفەرمێ وردە ئەو دڵی وردە پاکە بێتەوە خاڵ بە خاڵ بەهۆی تاعات و عیبادەت، دەفەرمێ ئیمانی ئینسان بە تاعات و عیبادەتی خۆی پەروەردگار وردە ئەو ئینسانە نورانی دەبێت، نورەکەی زیاد دەکات. دەفەرمێ ئەو خاڵە ڕەشانە هەموو لا دەچێت و لەسەری نامێنێ. و خاڵێکی تریش ئەوەیە کە مەسەڵەن پارەی خەڵکی خواردووە، زوڵمی کردووە، ستەنی کردووە، و چۆن ئەمە خەڵکی ظالم و غەدار و شتانە زینای کردو ئەمانی کردووە یان خۆ دزی کردووە، دەفەرمێ ئەو ماڵ و سامانە کە دەیداتەوە بە خەڵکەکە ئەجارە یەکەم خۆی ماڵەکەی خۆی حەڵاڵ دەکاتەوە، گەرنی پاک دەبێتەوە، ڕێمەی بەری دەبێ، و ئەو خەڵکەش ئەو ماڵی کە دەستی نەکەوتەوە تاوەکو ئێستا لیان سندووە لیان زەوت کردووە ئەو ماڵ و سامانی دەسەکەوێتەوە. کەواتە تۆبەکردن بەڕاستی کاریگەری زۆر گەورەی هەیە، و لە ئاخریشە ئەم ئینسانە کە تۆبەی کردووە ئەوە هیچ کە خۆشەویستی خەڵک بەدەستهێنێ، لە هەمان کاتیشا خۆشەویستی خوای پەروەردگار بەدەستهێنێ، کە خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یحب التەوابین ویحب المتطهرین،
خۆی پەروەردگار تۆبەکارانی خۆشەوێ و خۆی پەروەردگار پاکانی خۆشەوێ. ئەمە دەبێتە مایەی ئەم ئینسانە کە بچێتە ژێر ڕەحمەتی خۆی پەروەردگارەوە و بچێتە کەسێک کە خۆی پەروەردگار خۆشی بوێ. و هەکەدا کۆمەڵە فەضائیلی تریشی هەیە کە هەمووی بەڕاستی پیرۆزیە و ئینسان هەمووی لە هەموویدا قازانج دەکا و شتی چاک و جوانی دەسەکەیە بە حەق. ئینسانێک ئەگەر تەوبەی کرد ئەگەر پەشیمان بوویەوە کۆمەڵگا لە دەستی ئەمینە. ئەگەر دزێک تەوبەی کرد ئیدی دراوسەکان لێ ئەمین بەخوا فڵان کەس دزی ناکات. ئەگەر کەسێک چاوی لە ناموسی خەڵک بوو تەوبەی کرد ئەوە خەڵک لێ ئەمینە. ئەمە لە کۆمەلگادا کەسێکی خۆشەویستە بێ کەسێکی مەحبوبە بێ کەسێکە بێ خەڵک گومانی لێنە کە زەرلی پێ بگێنێ. و هەروەها گرنگی تەوبە ئەوەیە ئەم ئینسانە مرتاح بێت. ئینسانێک ئەگەر تەوبەی کرد و گەڕایەوە لە ڕووی نەفسیەتەوە جارێکی تر هەموو غەمی ئەوە نابێت تاوان بکات دەستی خەڵک ببڕێ بچێتە سەر ماڵی خەڵک بدزێ. بۆیە لە ڕووی نەفسی شۆ ئینسانە مرتاح بێ هەم لە ڕووی نەفسیەوە مرتاح بێ هەم لە کۆمەلگایە کەسێکی بەختەوەرە بێ کۆمەلگا لە دەستی ئەمینە بن هەم لە قیامەتیشدا ئەو کەسانی کە تەوبەکەن یوبەدیل الله سەیئاتیهم حەسەنات. خوای پەروەردگار خراپەکانیان بۆ کاتە چاک. یعنی ئەوەندێک کە خراپەی کردووە لە عارە خواردن و لە تاوان خوای پەروەردگار بۆیان کاتە چاک. ئەوە گرنگە بۆ ڕاستیەوە گرنگی تەوبە لە حیاتی هەر یەکێک لە ئێمەدا کە زۆر گرنگە ئێمە بینی خۆمان و خوای پەروەردگار جارجار دانیشین بڵین خوایە ئەمڕۆ ئەو تاوانم کرد ئەمڕۆ غیبەتم کرد ئەمڕۆ من فڵان شتم فرۆش سوێنێکی درۆم خوارد ئەمڕۆ من دڵی فڵان کەسم شکان ئەمڕۆ من ئەو تاوانم کرد و خوای ئەوە من بینی خۆم و خۆت خوایە پەشیمانم خوایە تەوبە ئەکەم خوایە گەڕێم و بەلای تۆ. ئەمە زۆر گرنگە ئەو ئینسانە لە ناخە هەز بە مرتاحیەکات لە ناخە هەز بەواکە کەسێکی ئاسوودەیە و ئەمە وای لێکا جارێکی تر ئەو تاوانانە دووبارە نەکات و تاوان ناخۆشە. ئینسان کە تەوبەی کرد تەوبەکەی وای لێکا جارێکی تاوانەکە دووبارە نەکات. بۆیە بەڕاستی تەوبەکردن لە ژیانی تاک بە تاکی ئێمەدا کارێکی زۆر گرنگە بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا کە مانگی ڕەمەزان مانگی گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار مانگێکە خوای پەروەردگار شەیتانی بۆ کۆت و بەند کردی دەرگاکانی دۆزەخی لێداخستی دەرگای بەهەشتی بۆ کردوینەتەوە خەڵکێک خوشکانی بەڕێز ئەگەڕێنەوە حیجابە کاکەنە سەریان لەشکە کاکەنە سەریان کۆمەڵە گەنجێکی زۆر هەیە ئیمان لە دڵیاندایە ئیمان لە ناخیاندایە ئەگەڕێنەوە بۆ مزگەوتەکان دەست ئەکەنە نوێشکردن ئەم تەوبەکردنیان وایان لێکە ڕابردوویان کە نامورتاحن لی پەشیمان بنەوە جارێکی نەگەڕم سۆری کەسێکە ئافرەتێکە لە مانگی ڕەمەزاندا حیجابە پۆشەیە ئەمە لی پەشیمانە کە لە پێش ڕەمەزانە نەیکردووە. گەنجێکە ڕەمەزان ئەگەڕێتەوە بۆ مزگەوت ئەم گەنجە ئیمان لە ناخیایەتی ئیمان لە دەرونیایەتی بەڵام شەیطان زەفەری پێ بردووە نەیەڵاوە تەوبە بکات. ئێستا کە پەشیمانە بێتەوە دیارە ڕابردووی خۆی بە دڵ نییە بەمەیان مرتاح. بۆیە تەوبە زۆر گرنگە لە بە تاکی ئێمەدا کە ئاگامان لێبێ بەردەوام بینی خۆمان و خوای پەروەردگار تەوبە بکەین.